لە پاش دەرچوونی ئەنجامی کۆتایی و پەسەندکراوی هەڵبژارنەکانی یاخود هەڵبژارنەی پێشوەختەی عێراقەوە ئێستا هەرچەنە بە ینی ئەنجامی تانەکان یەکلا نەکراونەتەوە بەڵام دەرەنجامەکان تا ڕادەیەک دەرکەوتون. ئەم جاریان وەکو چاودێرانی سیاسی ئاماژەی پێدەکەن کە پێدەچێت پێکەنانی حکوومەتی داهاتوی عێراق تا ڕادەیەک ئەستەمتر بێ یاخود قورستر بێ با نەڵێن ئەستەم بەڵام قورستر بێ و پرسیاری ئەوەشەکەن ئایا عێراق لە دوای ئەم هەڵبژاردنە ئیتر بە تەواتی لە تونێ لە تاریکەکە دەرئەچێ یاخود نەخێر هەر بەردەوامە بێت و بەرەو تاریکی ترەڕوە. با بزانین گفتوگۆ دەکەین لەم بارەیەوە بە میوانداری دکتۆر پشتیوان حەمە سەعید شارەزای زانستە سیاسەکان کە ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمانە دەبێت. دکتۆر ئەم کاتت باش و بانیت باش با پرسیارەکە لەوە دەست پێ بکەین ئایا عێراق بەرەو بڵێن دۆخێکی خراپتر دەڕوا لە دوای هەڵبژاردنەکان چونکە ئێستا دەرەنجامی هەڵبژاردنەکان دەری دەخات کە جیاوازێکی زۆر هەیە لەگەڵ جارەکانی پێشووەوە کورسیەکانیش لەلایەن ئەو کەسانی یاخود ئەو لایەنانی کە بەشداری هەڵبژاردنیان کردو جیاوازی زۆرتر هەیە. ئەتوانین بڵین ئەم جارەیان قورسترە یعنی دەرەنجامەکان قورسترە بێت لەسەر عێراق یاخود نەخێر کرانەوەیەک دروستە بێ بۆ عێراق. بەڵێ ئەم کاتێ ئێوە بینەرانی بەڕێزی کوردستانی باش لە ڕاستیە دروستکردنی حکوومەت هەمیشە لە عێراق لە دوای ڕاگەاندنی ئەنجامی هەڵبژاردنەکانەوە پرۆسەیەکی سەختە لەبەرەوەی ئێمە زانین کە عێراق پرۆسەی دیموکراسی لە عێراق لەسەر بنەمای تەوافق سازانە لە نێوان پێکاتەکانە و ئەمەش هەمیشە بێگومان کێشە و منولانێکی سەخت لە نێوان لایەنە سیاسی ڕکابەرەکانی عێراق دروستەکە بۆ ئەم جارە لە ڕاستیە پرۆسەی دروستکردنی حکوومەت لە عێراق پێم وایە قورسترە بێ لەبەرەوەی یەک لە فاکتەر ئەساسیەکان ئەوەی کەوا کات پرۆسەی دروستکردنی حکوومەت لە عێراق بۆ ئەم جارە قورس و سەخت بێ ئەوەیە کە بەشێک لە هێزە سیاسیە عێراقیە شیعیەکان کە نزیکن لە حەشدی شەعبی لە ڕاستیە لە ڕووی دەنگ و سەنگی ئینتیخابی و ئەم جارە کورسیەکانیان کەمە و ئەوانیش بێگومان پێیان وایە کە قورسایی ئەوان نەبەسراوەوە بە کورسی ئینتیخابیەوە بەڵکو پەیوەستە بە ئامادەگی و بوونی عسکەریان لە عێراقا یان سەنگی سیاسیان قورسترە لە سەنگی ئینتیخابی لەبەرەوە پێیان وایە کە ئەبێ لەناو حکوومەتی داهاتوی عێراقا پشکی گەورە و بەهێزیانە بێ دیارە ئەمەش بێگومان تعارضە لەگەڵ ئەو سەنگە ئینتیخابی کە هەیەە ئەمەشێکی لەو خاڵانەیە بێگومان واکاتە پرۆسەی دروستکردنی حکوومەت لە عێراقا پرۆسەیەکی قورستر بێ ئەم جارە هەرچەند لە ڕاستیە واقعەکە ئێمە زانین هەڵبژاردننی پێشوەختە لە دەرەنجامی خۆپیشاندانەکان تشرینی 2019 هاتووە لە ئەنجامی داواکاری زۆری شەقامی عێراقی بۆ خزمەتگوزاری و پێویستیەکان و هەبوونی گەندەڵی وای کردووە کە حکوومەتی عادل عەبدولمەدینەی توانی بەردەوام بێ حکوومەتی کەربەڕەکەر هاتەکایەوە بێگومان ئەم جارە وەکو واقع سیاسیەکە ئەبێ حکوومەت پەلەی لێ بکرێ بێ لایەنە سیاسیەکان درکیان بەوە کرد بێ کە لە ڕاستیە دروستکردنی حکوومەتێکی خێرا لە ڕووی کاتەوە و حکوومەتێکی ئەکتیڤ بۆ بتوانێت وەڵام دەرەوەی پێداویستەکانی خەڵک بێ پێویستێک و داواکاری بنەڕەتی شەقامەکە بێ جێبەجێ بکرێت. باشە دکتۆر تەسەوڕەکەیت یاخ پێشبینیەکەیت بەم زوویە و بۆ دەست و بردەی کە باسیەکەیت و باز لە گرنگی حکوومەتی نوێی عێراق دەکەی پێشبینیەکەی وازم حکوومەتە پێک بهێنرێت؟ من لە ڕاستیە پێشبینیکراو نییە کە حکوومەت بە خێرایی دروست بکرێت چونکە لە ڕاستیە دوو پرۆسی زۆر ئاڵۆزمانەیە لە پێش پێکهێنانی حکوومەتی عێراقەوە پرۆسەیەک بریتە لە سازان لە نێو پێکاتەکان ئەمە دوو جۆر سازان منەوێستە لە عێراقا سازانێک لە نێو پێکاتەکانە واتە لە ناو خودی پێکاتەکان خۆیان بێ سازان بکرێ بۆ نمونە ماڵی شیعی پێویستی بە سازانێکە بۆی بتوانن کاندیدیانە بێ بۆ سەرۆکۆزیران وەکو عورفێکی سیاسیکە ئێستا لە عێراقا دانراوە کە پشکی سەرۆکۆزیران بۆ شیعەیە کەواتە ئێمە پێویستمان بە سازانە لە نێو پێکاتەکان خۆیانە خاڵێکی تر لە ڕاستیە پێویستمان بە سازانە لە نێوان پێکاتەکانە کە ئەمەش خاڵێکی ئەساسە چونکە ئێمە زانین دیاریکردنی سەرۆکۆزیران لە ڕاستیە
وەکو دەسەڵاتی تەنفیزە لە عێراقا پەیوەستە بە چارەنووس و مەطلب و داواکاری پێکاتەکانی تریشەوە سونە بۆ نمونە ئەبێ ڕازی بێ کورد بە هەمان شێوە بێ ڕای لە سەرۆک وەزیرانە هەبێ ڕازی بێ کەواتە ئێمە لێرە لە ڕاستی ئەم دوو جۆرە سازانە تا ڕادەیەک ئەتوانم بڵێن پرۆسەکەی قورس کردووە چونکە ئێستا ئێمە ماڵی شیعیە بینین لە ڕاستیە وەکو باسمان کرد بەشێک لە لایەنە شیعیەکان کە خاوەن سەنگ و قورسایی سەربازی لە عێراق و نزیکن لە حەشدی شەعبیەوە وەکو فەتەح یان زیاتر حەشدی شەعبی قەیس خەزعەلی کە سەرۆکی ئەسایبی ئەهلی حەقە ئەمانە کە لە هەڵبژاردنە سەنگی انتیخابیان نەبووە بێگومان ئەمە وا کاتە ینی سازانی نێوان ماڵی شیعە ئێستا قورسە لەلایەکی تریشەوە ئەگەر بینەوە بۆ لای سونەکان ئێستا بینین خەمیس خەنجەر و تحالفی عەزم لە بەرەی ڕەفزکردنی دەرەنجامەکانی هەڵبژاردنە لە کاتێکە حەلبوسی و هاوپەیمانەتەکەی لە بەرەی ڕازیبوونە بە دەرەنجامەکانی هەڵبژاردن کەواتە و لە هەمان کاتە کوردیش ئێساکە لە ڕاستیا یەکڕێزی و کۆدەنگیەک لە ناو پێکاتەی کووردا وەکو پێکاتێکی سەرەکی لە عێراق تا ئێساکە دروست نەبووە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان تا ئێستا نەیانتوانیەوە دروست بکەن کەواتە ئێمە ئەم دوو ئاماژەیە نەبوونی سازان لە نێو پێکاتەی شیعە و هەموو پێکاتەکانی تر وە لە مەها کاتە نەبوونی سازان لە نێوان پێکاتەکانیشە هەمویان ئاماژەن بەوەی کە پرۆسەی دروستکردنی حکوومەتی نوێ لە عێراقا باش قورسە. دکتۆر هەروەکو خۆشە ئاماژەت پێکرد یان ئێستا ئەوەی کە دەرەنجامی هەڵبژاردنەکان دەریخستۆ تەنها لایەنە شیعەکان نین کە وەکو پێشتر زۆرینەی کورسەکانیان بەدەستێنە ئێستا لایەنی تریش هاتوون و لە ناو خۆشیانە دابەش بوون و سونەکانیش تا ڕادەیەک کورسیان بەدەستهێناوە و کوردیش ئەگەر بێت و بەیەگرتو یاخود بە پێکەوی بچێتە بەغدا کورسێکی باشی بەدەستهێناوە ئەتوانین بڵین بۆ پێکەنانی حکوومەت لە داهاتوی عێراقا ئەو سیستمەی پێشووتر پەیڕەوکراوە ئەو شێوازەی پێشووتر پەیڕەوکراوە لە دوای 2005ەوە کە پەیڕەوکردنی سیستمی تەوافقی بووە ئیتر جارێکی ترکاری پێ ناکرێتەوە یاخود نەخێر عێراق هەر پێویستی بەو تەوافقەیە یاخود ئەم جاریان بە زۆری نە مامەڵە دەکرێت لەسەر پێکێنانی حکوومەتی عێراقا. بەڵێ لە ڕاستی من پێم وایە پرەنسیپی زۆرینە پەیڕەوکردنی پرەنسیپی زۆرینە لە عێراقا دەرەنجامەکەی خراپە چونکە ئێمە زانین عێراق لە سێ پێکاتەی سەرەکی پێکاتەوە ئەم سێ پێکاتەیە سەرڕای ململانێ و ناکۆکیەکانی نێو پێکاتەکان خۆیان لە دەرەنجامە هەموو ئەم پێکاتانە مەطلب و داواکاری سەرەکی خۆیان هەیە وەکو پێکاتە و داوای جێگە و پێگەی خۆیان دەکەن لە سیستەمی سیاسی یان لە نێو سیستەمی حکومڕانیان لە عێراقا بۆیە قورسە پرەنسیپی زۆرینە پەیڕەو بکرێت قورسە لە ڕوویەکەوە کە پێکاتەکان ئەمە پێکاتەکانی تر ئەمە پێ قوبوڵ نییە چونکە ئێمە زانی شیعە وەکو ژمارە زۆرینەیە ئەگەر مە بکرێت کەواتە زۆرینەی شیعە بێ ئەگەر شیعە بیانەوێ سازان بکەن لە نێوان خۆیانە بڵێ بێگومان دەتوانن زۆرینە دروستکەن و حکوومەتیش پێک بێنن بەڵام ئایا وەلاخستنی دوو پێکاتەی تر لە عێراقا ئەستەم نییە بڵێ بێگومان پرۆسەی سیاسی و سیستەمی سیاسی و کاری سیاسی ژیانی سیاسی لە عێراقا خاتە مەترسیەوە کەواتە زۆرینە پەیڕەو ناکرێت بێگومان ئەوە شتێکی حتمیە کە پرەنسیپی سازان و تەوافق لە عێراقا کاری پێکرێ و بێ بەردەوامیش بێ ئەمە عورفێکی سیاسیە لە ڕاستی ئەمە لە دەستوریشان نهاتووە عورفە چونکە ئێمە سێ پێکاتی سەرەکیمانەیە بەڵام تەوافق لە ڕاستیە جێبەجێکردنی تەوافقش ئێستا بۆ خۆی بۆتە کێشە یعنی تەنانەت ینی پێکاتەکانی تریش جگە لە شیعە ئێستا سونە بۆ نمونەگەر بزانێ ینی حەجم و سەنگی انتیخابیەکەی لە عێراقا زیاترە لە کورد بێگومان بۆ نمونە داوای پۆستە سیادیەکان زیاترەکە لە کورد کەواتە سەنگی انتیخابی گرنگە ینی ئەوە نییە بڵێن ئێمە لە بەرەوەی کورد لە بەرەوەی پێکاتەیە یان سونە لە بەرەوەی پێکاتەیە تر ئەو ئەمە عورفێکە و بڕاوەتەوە و وەکو پێکاتە حەجمی پۆستەکانی لەناو حکوومەتی داهاتووی عێراقا بەرەکەوێت بێگومان سەنگە انتیخابەکە گرنگە بەقەدەر ئەو کورسیانەی کە کورد بەدەستێناوە بێگومان ئەتوانێت سەنگی خۆی لەناو حکوومەتی ئایندا بەدەست بێنەوە بە هەمان شێوە بۆ سونەش. باشە دکتۆر پشتیوان کەواتە باسی بابەتێکی گرنگت باسیەوەت کرد کورد چۆن دەتوانێت سەنگی خۆی لە بەغداد پێک بهێن یا سەنگی خۆی دروست بکاتەوانێ کورد وەکو کاگرنجیش باسی کرد خاوەنی 63 کورسیە بەپی ئەنجامی کۆتایی بەرایەکان
کەواتە کورد چۆن بتوانێت پێگی خۆی لە بەغداد بەهێز بکات، چۆن بتوانێت سازانێکی باش لە نێولایەنە کوردەکاندا دروست بکات بۆ ئەوی بتوانێت بە یەکدەنگی لە بەغداد خاوەنی دەنگی خۆی بێت و خاوەنی پێگەی خۆی بێت و پارێزگاری لە مافەکانی خۆی بکات. بەڵێ بێگومان هەنگاوی یەکەم بریتە لەوەی کە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لە سەر هەمووشانە پارتی دیموکراتی کوردستان کە لایەنی یەکەمە لە ڕووی کورسیەوە ئەوە لە بەرچاو بگرێت کە کۆدەنگی و سازانی نێوان هێزە کوردیەکان و حزابی کوردی بۆ چوونەبەخا گرنگیەکی نەتەوەی خۆی هەیە لە ڕاستیا بێ بەرژەوەندی حیزبیەکان وەلا بنرێ بیرکردنەوە لە پۆست و پایە و بەرژەوەندی شخصی حیزبەکان ئەبێ وەلا بنرێ لە ڕاستیا ئەرکە لەسەر هەموو لایەنە سیاسیەکان و بەتایبەتی لایەنە سیاسی گەورەکان لە هەرێمی کوردستان ئەوانەی کە خاوەنی کورسی زیاترن کە لە ڕووی نەتەوەییەوە بیر لە پرسەکە بکەنەوە چونکە هەموو لێکترازانێک لە نێوان لایەنە کوردیەکانە کە ئەچنە بەغا بێگومان کاریگەری لەسەر سەنگی کورد دەبێت لە بەغا چونکە ئێمە ئێستا کە ئەبینین یعنی شیعە سەرڕای گەورەی حەجمی شیعە لە عێراقا ئێستاکە قەیرانی نەسازان لە نێوان لایەنە شیعەکانە وای کردووە بۆ نمونە ئێستاکە شیعە ناتوانێت پۆستی سەرۆکوەزیرانی کلا بکاتەوە حکوومەت زوو پێک بێنێ کە لە ڕاستکەمە بەرکەوتی خۆیانە ئەگەر بین هەموو کورسەکانی شیعە کۆبکەینەوە بێگومان زۆرینەی پەرلەمانیش بەدەستێنن کوتلەی فراکسیۆنی گەورەشە بن بەڵام تەماشاکەی ئەو نەسازانە لە نێوان لایەنە شیعەکان وای کردووە کە ئەم بەرکەوتە یا ممارەسەکردنی ئەم مافەی خۆیان قورس بێ ئەمە بێگومان بۆ کوردیش ڕاستە کورد ئەگەر بۆ 63 کورسیەوە وەکو پێکاتەیەکی یعنی ڕێککەوتوو لە نێوان خۆیان بچێتە بەغا بێگومان مەطلب و داواکاری نەتەوەیەکان و پشک و بەرکەوتەی کورد و مافە نەتەوەیەکانی کورد بێگومان زیاتر ئەتوانرێ بچەسپێنرێ و جەختی لێ بکرێتەوە و هەر نەسازانێک هەر پێداگریەک لەسەر بەرژەوەندی شخصی یان دروستکردنی عرقەلە و کۆسپ لە بەردەم نەسازانی کووردا بە بیانی بەرژەوەندی شخصی بە بیانی پۆست یان بەستنەوەی بە ململانیە ناوخۆیەکانی هەرێمی کوردستانەوە بێگومان ئەمە زیان لە پێکاتەی کوردەدا وەکو پێکاتە لە عێراق لە ناو پرۆسەی سیاسیە کە ئەمە بێگومان ئەبێ هەموو لایەنە سیاسیەکان خۆیانی لێ بەدوور بگرن بەتایبەتی لایەنە سیاسە گەورەکان. باشە دکتۆر با دوا پرسیار بکەین ئەوەی کە باسمان کرد ئەمە سەبارەت بە ناوخۆی عێراق بوو بێگومان هەر هەموو لاگەزان وڵای بەڕێزیشتان شاراوە نییە کە عێراق بڵێن تەنها خۆی نییە کە بڕیارەدا لەسەر ئەم پرسە گرنگانە ئەنی هەژمون و کاریگەری وڵاتانی تریشی پێوە دیارە و بە تایبەتی وڵاتانی دراوسێ و وڵاتێک وەکو ئێران و هەروەها بڵێن بوونی هێزەکانی ئەمریکاش لە عێراقا ئەوانیش کاریگەریان هەیە لەسەر ڕەنگڕێژکردنی داهاتوی عێراق ئەوان ینی بۆ داهاتوی عێراق چ کاریگەرێکیانە بێ بە تایبەتی دوای ئەم هەڵبژاردنە عێراقیەکان دەتوانن ئەگەر لە سەدیش نەبێت تا ڕادێکی زۆر هەژمونی ئەم وڵاتانە تێپەڕێنن بۆ داهاتوو بۆ پێکێنانی حکوومەتی داهاتوی عێراق. بەڵێ لە ڕاستیە فاکتەرێکی سەرەکی لە ینی وەکو ئەگەر وەکو ئاستەنگ تەماشای پێن لە بەردەم پێکێنانی حکوومەتی عێراقا بڵێ خواستی وڵاتانی دراوسێ وڵاتانی اقلیمی و خواستێکی نێودەوڵەتیش لەلایەن وڵاتانی جلیێزەوە بۆ ئەوەی کە پارێزگاری لە نفوزی خۆیان و بەرژەوەندەکانی خۆیان لە عێراقا بکەن. بێگومان ئەم خواستەی هەم وڵاتانی اقلیمی و هەم لە سەراستی جیهانیش بەسراوەتەوە بە بەرژەوەندی و خواستی ژمارەیەک حیزبی سیاسیەوە لە عێراقا. ڕاستە ئێساکە خواستێکەیە یان داواکاریەکەیە کە سەدر و ئەو حیزبە سیاسیە شیعانەی کە نزیکن لە ئێران یان حەشدی شعبی ئەوانەی کە یەکێک لە داواکاریەکانیانەوەیە کە ینی بەتایبەت هەیمەنە و نفوزی ئەمریکا لە عێراقا کۆتایی پێبێنن و لە هەمان کاتە یەکێکە سەدر وەکو مەطلبیش وەکو داواکاریەکیش ئەمە خستۆتە ڕووکە ئەوێ ئەو حکوومەتی لە عێراقا پێکێنرێت تەنانەت دوور بێ لە دەست و دەستێوەردانی ئێرانیش و وڵاتانی اقلیمیش بە شێوەکی گشتی. بەڵام من پێم وایە قورسە بۆ ئێستا عێراق بۆ واقعی ئێستا عێراق قورسە بتوانرێت دەستی دەرەکی
یان بەرژەوەندی وڵاتانی هەرێمی و وڵاتانی جیهانیش لە مەسلەی پرۆسەی دروستکردنی حکوومەتی داهاتوی عێراقا دابەڕێت چونکە لە ڕاستیە قورسیەکە ئەوەیە کە بەرژەوەندی و نفوزی بەرژەوەندی ئەم وڵاتانە لێرە لەلایەکەوە بەرژەوەندی ئابووری لەلایەکی تر بەرژەوەندیە کە پەیوەندی بە درێژکراوەیی بابەتی مەزەبیەوە هەیە کە وەکو ئێران لەلایەکی تر وەکو سعودیە و ئیمارات کە ئەمانە پەیوەندی بە فاکتەری مەزهەب و پەیوەندی بە ئاینەوە هەیە لەلایەکی ترشەوە وڵاتانی گەورەی وەکو ئەمریکا کە پەیوەندی بە بەرژەوەندی ئابووری و ینی بەرژەوەندی بازرگانیەکانیانەوە هەیە کە ئەمە قورسە بتوانرێت لە ئێستاە کۆتایی پێبێنرێ بەڵام پێم وایە هەر ئەم خاڵەشەوە کاتە لایەنە سیاسیە عێراقیەکان و بەتایبەتی سەدریش کە ئێستا خاوەن زۆرترین کورسیە لە ئێستاە بە گوێرەی دەرەنجامە بەرایەکانی هەڵبژاردن کە پەنا ببەنە بەر کاندیدی سربەخۆ بۆ پێکەنانی حکوومەت چونکە قورسە بۆ نمونە سەدر بتوانێت کاندیدی نێو کوتلەکەی خۆی یان بربژێری خۆی بکاتە سەرۆکوەزیران و بە هەماشیەوە بۆ لایەنە سیاسیە شیعەکانی تریش هەڕاستە بەتابەتی ئەوانەی کە نزیکن لە ئێران و باڵی سیاسی حەشدی شعبین قورسە بتوانن کاندیدی خۆیان بنێرن چونکە بێگومان ئەمریکا ڕازی نابێت لەسەرەوە پرسە بۆیە هەر ئەم خاڵەشە وای کردووە تەنانەت وڵاتە دراوسیەکانیش بەتابەتی سعودیە و ئیمارات کە پێداگیریەکە لەسەرەوەی ئەو کاندیدەی کە ئەبێتە سەرۆکوەزیرانی عێراق کاندیدی سربەخۆ بێ لانی کەم بۆەوەی بتوانێت باڵانس لە نێوان پێکاتەکانی عێراق ڕابگرێ بە تایبەتی کورد و هێزە سیاسی سونیەکان و پێکاتەی سونەکە مەبەستیانە ئەمانە ینی لە ڕووی قوارە و پێکاتە و حەجم و قورساییەوە لە عێراقی ئایندەیە بپارێزرێن. پێم وایە ئەم نفوزە بەردەوامە بێ بەڵام بەڕای من ینی نفوزی وڵاتانی سونی وڵاتانی سعودیە و ئیمارات بە تایبەتی و ئەمریکاش پێداگریان لەسەرەوەی کاندیدی داهات و کاندیدێک نەبێت لە سەدریان لەلایەنە شیعەکان بێگومان من پێم وایە بۆ هەردوو پێکاتی سونە و کوردیش قازانجی هەیە چونکە پێداگریان لەسەرەوەی و کاندیدە سربەخۆ بێت. دکتۆر پشتیوان هەرچەند کاکڕەنجی هاوڕێم وتی کۆتا پرسیارە بەڵام دەمەوێت بابەتێکی دیکەت لەگەڵ باس بکەم من وەکو کۆتا پرسیار دەپرسم ئاگادارین کە ئەو هەڵبژاردنەی کە ئەنجامدرا لە عێراقدا لە ئەنجامی چی بوو باگراوندەکەی بۆ هەمومان ڕوونە کە هاوڵاتیان هاتنە سەر شەقام دۆخی عێراق بە شێوازێک تێکچوو کە کۆمەڵێک داواکاریان هەبووی لە داواکاریەکان بۆ ئەوی کە دۆخی عێراق هێور ببێتەوانێ هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو. پێت وایە یاخود دەکرێت پێکێنانی حکوومەتی نوێی عێراقی ببێتە هۆی چارەسەرکردنی ئەو برینانی کە لە ئێستادا لە عێراقدا هەیە؟ بەڵێ نەخێر پێم وانە لە ڕاستیە ئێمە لە کۆتاییەکانی ساڵی 2019ەوە کە ئەوەی کە ناسراوە بە شۆڕشی تشرینیان ڕاپەڕینی خەڵکی عێراق لە تشرینی 2019 و دوجار کەوتنی حکوومەتێکی عەبدولمەهدی لە ڕاستیە ئەو حکوومەتێک کە هاتە سەرکار کە حکوومەتەکەی کازمی بوو هەتام لە حەزەیە کە حکوومەتێکی بەرکارە لە ڕاستیە نەیتوانیوە تەنانەتە حکوومەتەش داواکاریەکانی خەڵکی ڕاپەڕێوی عێراقیان جادەی عێراقی جێبەجێ بکات چ لە مەسلەی دۆسەی گەندەڵی چ لە مەسلەی تەنانەت گرتنی تاوانباران یعنی ئەو تاوانبارانەی کە دەستیانە بوو لە کوشتنی خۆپیشاندەرانی تشتینە کە ئەو حکوومەتەش پێی نەکرا لە ڕاستی ئەم حکوومەتە ئێستا پێکەێنرێ بە هیچ شێوەیەک من پێم وانە بتوانێت داواکاری سەرەکی خەڵکی عێراق کە داواکاری بنەبڕکردنی دۆچەکانی گەندەڵی و کۆتایهێنان بە گەندەڵیە و لە لای تریشەوە مەسلەی بێکاری و لە لای تریشەوە مەسلەی دەتوانین بڵین چاوەڕوانی خۆپیشاندانێکی دیکە هاوشێوەی ساڵی 2019 بکەین؟ من پێم وایە لەوانەیە پرۆسی دروستکردنی حکوومەت خۆپیشاندانەکان دوابخە بەڵام بێگومان خۆپیشاندانەکان دەست پێکەنەوە چونکە بێگومان ئەو حکوومەتی ئایندەی عێراق ناتوانێت داواکاریەکانیان جێبەجێ بکە تەنها لەبەر یەک خاڵی سەرەکی لە ڕاستیە لەبەرەوەی نخبەی سیاسی عێراقی نەگۆڕاوە هەڵبژاردنەکە نەیتوانیوە گۆڕانکاریەک لە بنیادی سیاسی نخبەی دەسەڵاتداری بەڵێ دکتۆر پشتیوان حەمەسایی شارەزایی
شارزای سانسە سیاسەکان سوپاس کە لە کەلارەوە میوانی بەڕامی بانی کورسات نیوزبیمان دوومان کردی سوپاس بۆ سانیێرەکانت خۆشحاڵ بووین.